أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم من همزه ونفخه ونفثه. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. اللهم انصر الإسلام والمسلمين، اللهم انصر من نصر الدين واخذل من خذل الإسلام والمسلمين. اللهم من أراد بالإسلام والمسلمين كيدا فكده واجعل نحره في كيده وكيده في نحره. اللهم انصرنا ولا تنصر علينا، وأعنا ولا تعن علينا، وامكر لنا ولا تمكر علينا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك فينا ولا يرحمنا. اللهم زدنا ولا تنقصنا، اللهم زدنا ولا تنقصنا، وأكرمنا ولا تهنا، وأعطنا ولا تحرمنا، وآثرنا ولا تؤثر علينا، وأرضنا وارض عنا. اللهم إنا نعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. اللهم إنا نعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. اللهم إنا نعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. دعوك الأخوة أرحم الراحمين برحمته كرمه عفو فضل بخشش بويني خوي. عفو كرمه فضل رحمته بخشش بويني خوي. بلاري من بغفلت قل فراوان من بصفلي قل وقدر نشناسي قل من لمن دريغ نفرمت. لجر سيور رحمة خويا بمن جينت، لجر سيور رحمة خويا بمن مريني. نزيك من كاتو بهر شتيك بالرحمة خوي نزيك من كاتو، ودور من كاتو لهر شتيك ولا رحمة خوي دور من كاتو. قلب من باكا لهر شي گناها، لهر شي لاليه لاريه، لهر شي چلكو چپلا وانا عليت لايق محبته وخشويسي خوي بيت. قلب من لايقك بمحبته وخشويسي خوي، قلب من لايقك بترس خوي، ترس خوي خشية خوي محبة خوي. لقلب من بانترين محبة قرار با. قلب من لايقك باكي كاتو لآثار قناه، وأول لايق محبة خشويسي رسول خشويسي بيت عليه الصلاة والسلام. قلب من باك كاتو لهرشي لاري وناميزانية كوانالي بندگان الصالح خوي من خوش كرك بيت. وكينو بدخاهي بندگان خوي بهر دليلي كي دنيائي لقلب من جيب قريت. دعاليكم قلب من حياة فيبا بمحبة فقراء قل، بمحبة خشويسي الصادقان ومخلصان فقراء ندار قل بيكس قل بيدس قل لياقت من فيبا مخلصان متوازعان دسبين بوهر بيدسك پابین بۆ هەر بێ پایەک کەس بین بۆ هەر بێ کەسێک
داوای لێکم لەبەر ڕەحمەت و کەرم بێ وێنەی خۆی ئەهلیەتێکی وامان پێعتا بفەرمێ لیاقەتێکی وامان پێعتا بفەرمێ مانەوەی عومرمان هەرچیکی ماگە بۆ جبرانی گوناهانمان بێت بۆ جبرانی خەتاکانمان بێت بۆ جبرانی زوڵم گەلێک بێت کە ئاگاهانە و غێرە ئاگاهانە بە خانەوادە کردگمانە بە هاوسا کردگمانە بە دەور و بەرگەلمان کردگمانە مانەوەی عومرمان بۆ جبرانی نانگەلێک قەرارباوە حرام بە دەستمان هاورد بە زوڵمە بەندگان خوا سک خۆمانمان تێر کرد بە خەمبارکردنە بەندگان خوا خۆمانمان شاد کرد داوای لێکم لەبەر ڕەحمەت و کەرم بێ وێنەی خۆی مانەوەی عومرمان بۆ جبرانی تەواوی ئام زوڵمگەلە قەرار بات لیاقەتمان پێعتا بفەرمێت باڵێک بین بۆ بەرزەوبوونەوەی دین خۆی و بۆ بەرزەوبوونەوەی بەندگان خۆی لیاقەتمان پێعتا بفەرمێ زندگیمان ئابڕوبەریە کەسی تیانەوێ زندگیمان باعث سووککردنی هیچ کەس نەوێ باعث هەستکردنی هیچ کەس نەوێ باعث خەم و پەژارەدان و دەرد و ڕەنجدان بە هیچ کەس نەوێت داوای لێکم لەبەر ڕەحمەت خۆی لەبەر عەفو و بەخشش خۆی ئاگاهە لە قەلبمان چێ هاتیە پەیدا و پنهانمان لای ئەو هەروەک یەکە لیاقەتێکی وامان پێبا وەها بین لە تێکۆشانمان خۆش و ئاوا بێ وڵاوتی جوانمان گەلمان لە هەزار دەردی بێ دەرمان بە زۆری ئیمان بگاتە سامان داوای دەکەم لەبەر ڕەحمەت و کەرم بێ وێنەی خۆی هەر قسێ ئەەکەین قاڵ نەوێت جەنجاڵ نەوێ وەخت پڕکونی نەوێ سوخەنڕانی نەوێت هەرچی ئێژین پەیامێکی خۆی بێت مخلسانە بێژینی و باشتر لە هەر کەسێ خۆمان لە زندگیمانە عەمەڵی پێ بکەین و ئەوەی وا ئێژ نەفین فقط ژنەفتنێک نەوێت لەحزەیەک ساعاتێ وەختێکی پێسەرگەر بکەین و لە زندگیمانە ڕنگ و بۆ دیاری نات ئەهلیەتمان پێ با هەرچی ئێژ نەفین پاک و مبارەکە لە زندگیمانە پاکانە مخلسانە متەوازەعانە عەمەڵی پێ بکەین ئێمە لە جەلەساتە لەمەوبەرا بەحسی سەحر بوو خۆشدا خێتانبەرە تەک بنەبەرەوە لەم ئەوڵە و سەفەکان ڕێک و ڕاستکەن بە براگەلێکتین خوتبەکان قەت نەکەن تەک بنەبەرەوە سەفەکان با ڕێک و ڕاست بێت ڕێگەی کەسەی لە تریش بێتەوە ئێمە با تەوەجۆ بە ئەمە لە ناو جامعەی خۆمانە فەراوان بە وزوح ئەیبینین زەرەرگەلێک شەڕگەلێک بەڵاگەلێک وا لە کاناڵی سەحر و دوعا و جن و شەیاتینە و تووشی بەندگانە خوا ئەوێت و لەبەر فاسڵەگردن مردم لە دین و فاسڵەگردن مردم لە قورئان دەلیلگەلێکی ئیشتبای بۆ ئەدۆزنەوە ئەسبابگەلێکی ئیشتبای بۆ ئەدۆزنەوە دەرنەتیجە هیچ مشکڵیان حەل ناکا مشکڵیان زیە ئاکا وەکو ئەمەی کە بۆ حەلی فرەی لە مشکڵات کاورا پەنا ئەواتە ئەم دوعا و تەلسم نووسکەلەکە غاڵەبەن تەک جنە ئەرتباتیانە زۆ بە پەنابردن بە جن گەرەکیانە خۆیان بگەینە ئارامش و بەندگانە خوایش لە ڕەنج و لە دەرد نیجات بن لە عینە حاڵێکە خوایکە ڕەحمان و ڕەحیم پێغەمبەری ڕەحمەتەن للعالەمین خۆی ئەنێرێت کە بە نزیک بوونەوەی بەخوای ڕەحمان و ڕەحیم زندگیمان ڕەحمەتی تێبکەفێ زندگیمان ئارامشی تێبکەفێ بە پەنابردن بە ئەم و ئەو ومخصوصا بجن و شياطين نتنها رنجمان لا ناچی رنجمان زیا اوی وکو خوا لقرآن فرمید هل لزوان خود الجن كان وفرمید وإن رجالا من الإنس يعوذون برجال من الجن بعضك لبياقل الجن بعض الإنسان قال پنا اوان بجني قال يعوذون برجال من الجن بلان چان بيكن فزادوهم رهقا رنجو دردو مينتيان زياتركن لكوێ دوژمن بووگەسە لابەر ڕەنج من لەکوێ ئیبلیس بووەسە خێرخواه من لەکوێ شەیاتینێکێک بە کینەی ئێمە زینگن و تەواو عمریان حازرن لە بەدەنە یەک ئینسانە خۆیان حەبس بکەن لە فرێک لە ئازادی گەل خۆیان مانع بکەن فقط لەبەر ئەوە ڕەنج بگەینن بەوە ئینسانە و ئارام ئارام ئەو ئینسانە وادار بە خودکوشی بکەن یا وادار بە بێ ئابڕووی بکەن یا وادار بە مصیبەت گەلێک بکەن کە لە زندگی خۆمانە چاومان پێکە بکە و دینی شهادکە بۆمانی ڕۆشن کردگەسەوە کە بەداخەوە لەبەر دووری لە دین غاڵبەکەی واسە لەبەر دووری لە قورئان و غاڵبەن لەبەر دووری لە سنەتە ڕەسوول عەلەیهی سەلات وەسەلام و گاهەنیش و بێشتریش چ بەسا بەخاتر خراوەفەهمی لە قورئان و متەئەسر بوون بە عەقڵ گەراگەل مادی دینێکە هاتکە چرا بخاتە بەر عەقڵیان
دینێک کە هاتکە عەقڵیان لەژێر سێوەریا بگەشێتەوە ئوفۆقێکی تر لە ڕوویاواز بێ دنیایەکی تر لە غەیبیش بێژگە ئەم دنیای مشاهدەیە بۆی بکەفێتە دەرەوە بەداخەوە ئەم عەقڵیانە بە عەقڵە گوایە ڕەوشەن فکرگەل یا بە عەقڵە فەلاسفە کە ئەویش لە غەرب و غاڵبەن تەزریق ئەوێت و معلوماتیان پێ ئەگەێت هاوجەهەت ئەکەن بۆ ئەوە متتەهەم نەون بە کەم عەقڵی بۆ ئەوە گوایە ڕەوشەن فکرگە لە عەقڵگەرا پێیان نێژن بێ عەقڵن پێیان نێژن ئیسلامگەرای سونەتین پێیان نێژن ئیسلامگەرایەکن لە دایرەیە خورافاتە ماگنەسە و حەقایقێکە لە دینەکەی خۆیانە حەقایقە تێن لەبەر خراوفەهمی یا لەبەر متەئەسربوون بەو عەقڵە غەرب گەراگەلە خۆیان مەحرومەکەن لە مەحفوظبوون لە فرێ دەردگەل و ڕەنجگەل و خۆیان مەحرومەکەن لە فرەیەک بەرتەرەفکردنە دەردگەل و ڕەنجگەل و موسیبەتگەل ئێمە بەحسە سەحرمان کرد و بە ئایەی قورئان و ئەحادیث وتمان و ئەنواعی سەحرمان بەیان کرد کە بەعزە لە سەحرگەل جنونە شێتی تێرێت هەتا ڕەفیقەیلی خۆمان وەختارە جارجار چووکن بۆ بەعزێ ماڵ بۆ تەحقیقی کۆمەک بە فوقەرا ڕەفیقی خۆمان ئێگەیان ئێوە مناڵێکی 9 ساڵەیان ڕێک زەنجیر کرد و ڕوت و قوت مناڵێکی 9 ساڵە 10 ساڵان ڕوت و قوت لە ماڵە زەنجیریان کردو حەبسیان کردو لە ئوتاقێکی تاریکە دەستیشان بەستووە لەبەرەوە تەواو بەدەن خۆی هینە کرد تیکە پارە ئەکردە ملیەکە بە هەر حاڵ ئێمە لەژێر سێوەرە دینەکەمانە و لەژێر سێوەرە ئەحادیث سەحیح ڕەسوولمانە عەلەیهی سەلات وەسەلام ئێمە نە بە ئەفراتە چین بە ئیزنە خوا سعیەکەین وابین و نە بە تەفریتی چەچین یاخوا وابێت یاخوا ئەوەی وا من لێرە ئێژمی نە ئفرات بێت نە تەفریت بێت و داواکەم لە خوای ئەرحەمە الراحیمین ئەگەر شتێک لێرە ئێژم ئفراتە عەفوم کات تەفریتە عەفوم کا خۆم نازانم و حاڵیشم کات و بارهایش وتکمانە لە خزمەتە دۆستان و ڕەفیقانێکی دڵسۆز و مخلص و خوێنەوار هەر شتێک لێرە من ئێژمی ئیحساسەکەن ئەتوانێت و خاستر لەوە بوترگێت یا خاستر لەوە بەیانکردگێ بوترگێ هەدەفە من لێرە چەسگەرەکمە چەبێژم خۆ نەمگەرەکە هەر فەقەت قسەی خۆم بکەم نەمگەرەکە قسەی خۆم بکەم خۆ نەمگەرە گەرەکمە شتێکەوە ئەگەر خوا ئەهلیەتم پێ با ئەزانم خەیرە لە خزمەتتانە بێژمی هەر شتێکەوە ئەحساسەکەم دروستە بێژنی ئێتر نەهایەتی وەزە ئەگەر عەقڵ منی قانع کرد بە دڵێکی مبارەکەوە خوا دای پێم قانع بووم ئەلحەمدولێلا قانعیش نەبووم بەشک و خوا بووم مەخشی ئەوەی وا بە دروستی ئەزانم لێرە لە خزمەتتانە بەیان یەکەم بە هەر حاڵ ئێمە ئەنواعی سەحرمان وت بەعزە سەحرگەل واقعەن ئینسانە کوژێت بەعزە سەحرگەل ژن و پیاگ و براو خۆشک لە یەک جیا ئەکاتەوە ڕەفیقێکی خۆمان بەیان یەکرد ئێوەت من و باوکم لە مناڵیا وەکو ڕەفیق گەورە بووین هەر وەکو ڕەفیق سەمیمی عجیب دڵسۆز ئەسڵەن وا بووین تا ئەمێکە دایکم فەوتی کرد ڕەحمەت خواتان لەوێ تەک بەرە بەرە سەفەکان ڕێک و ڕاستکەن با براگەلی هەن لە دواو جێگیان بێتەوە ئەمەی تر نمونەیەکی فرس منێژمیە نمونە بۆوە وەک نەزانن ئەم شتێلێژین لە دنیای خورافات هاواسە ئەوە تەک باوکم هەر فرس سەمیمی بووین تا دایکم فەوتی کرد هەر فرە عجیب ئەوەی تر بینمان خۆشتر بوو نەبوونی دایکم من و باوکمی فرە نزیک ئەکردەوە بەیەکەوە تا ئەمێکە منیش ژنم خواست باوکم دوای مدەتێک تەسمیمان گوتمان لێ باوکم جوانە سنعێکی فرێ نییە لەبان 50 ساڵ با ژنێکی بۆ بخوازی ئێوەت متاسفانە ژنێکی خواست مدەتێکی پێچوو تەواشای بەعزە ڕەفتارگەرم لەم باوەژن خۆمە کرد ئێوەت مدەتێکی پێ نەچوو باوکێکە باو هەمکە سەمیموو بووین دوای تر خۆی سەراحەتەن یانوت کە دوعاکەین خۆیان سەراحەتەن وتیانە نەبیشارنەوە ئێوەت کارێکیان کرد ئەسان ئەم باوکمە چاوی ئەکەفتە من وەک گاهەنێ کردە چەقوا بووم تا هیچ بدونە هیچ ئەمبی بدونەمێ کرد تەوهینێکم پێ کردو ڕەنجاندوێتم فقط منی قبول ناکرد لە ماڵ خۆیان نبوو منی پەزیرش ناکرد پەزیرشی ناگر خۆی توانی معقول بێژە ڕۆڵێکیان بچوو ولی بۆچە شەڕ بۆچە کینە بۆچە نفرەت بۆچە تەهدید بۆچە چەق و کێشاندن بۆچە حتا هەڵنیانی دیگەران کە بچن بیکوژن هەر بیکوژن باوکیەوە مناڵیوا بژێمانە غێرعادین بە هەر حاڵ منزور موسە بەعزە لەو سەحرەیە لە سەحری شێتکردنە
بعض لو السحر قال سحر جياية بين جنوشو وشريك باوكو فرزن وأمانسة. بعض لو السحر قاليشة شو السحري أوسك كنيش قال كان شو نكن أفراد لك كينا دار أقدار نسل خانة وهذا قال أمان معنا وت واقعا بالدليل ثابت بوجا هرفر وجودي هس بارها من خون تماسم تكا أجرن إيجن مطرحة كان سحرك ما ناس بعص خين ريزي لخانم قلا خين ريزي قالك غير متعارف لبر أو الروابط الزناشوئي بخات خطر بخات مخاطرة بعضك خين ريزي قال عادية خطا نزانن ليرة چون بعض مجرد وجتمان هاتيا ناتوانين فرا بعض استدروشن كينو هرشن جامعك أو نشد عجيب وغريب هاتيا مجرد كان ببركة بنا مباركية ماهوارو بنا مباركية استفادة كردن لماهوارة وابيجين ننا مباركية ماهوارة نا مباركية استفادة ندرس نكردن لماهوارو بنا مباركية استفادة دروس نكردن لقوشي چدگەلێک مناڵگەلی کلاس دە و یانزە و دوانزە ئەزانن باوکە 30-40 ساڵەکانیان نازانێت چدگەلێ ئەیوینن لە کەنیشک و کوڕێژمە چدگەلێک ئەوینن کەنیشک و کوڕ نایزانن بچۆنەوە ئەم کافینەتگەلە بگەڕە بارها ڕەفیقەی منوا کافینەتیانەز پرسیگیانە لە من وتیانە ئاغا ئێمە کافینەتمانەز وەختە مناڵ تێت 10 ساڵیە تێت ئەیتر ئەوەسە گشتی فیلتر شەکەنی هەست تاشاكن چاچه دبان سایتێ لە عجیب و غەریب هەروە لە ماڵە کافیە ئینترنێتێکی سادە و بێت گشتی ئاسانە ئەو چتگەلێ مناڵ ئەیزانێ و ئەیوینێت مەگەر زمانی قەدیم زەماوەنیان بکردایە بیان دیایە هەرچەند نەیانەزانی فرەچت وەلە ئیسا ئەوینن مناڵ تێت ئێژە ڕاستی لەبان ئینترنێتە و تەریقەی ئاموزشی جنسی لێ ئاچە دەبان گوگڵە نووسی ئاموزش جنسی هەرچی شتێ بۆ تێرێت هەرچی شتێ بۆ تێرێت سادە بڕۆ بزانە چ ئەوینیت فرە چتگەل کە دایک و باوکەی نازانن بە نامبارەک استفادە کردن لەم گوشی گەلە و لەم ماوارە ئەیزانن وەلی حەز ناکەم بەعزێ مەسائل فرە باس بکەم لێرە کە لە دیدە بەعزێکا شاید بەعزێ زەرفیەتیان نەوێنێ من چون ئاشنام بە جوانگەل و بە مناڵگەل و لە مەدرسەیشا هەرچی بووگەم ئەم جەریاناتمە وەختە تەکیانە باس کرد چ ئەوان لەولاوە دەوریان داگەزە وەخت بووگە بێژم جارجار بەعزێ چت لە ئەوان فێر بووگم ئەرێ وەڵڵا بعض شد أوان فيربو لا أوان فيربو كمان عجيب أوان شوقن بحثيان كرجة وكو چند جلسة ديره لخدمتنا بحثي مسائل خطرات جنسي مكردو هشتارجلي جنسي كنيشكو كرم دا ومخصوصا كريش كر كيس من أو خطر وأترسم للروابط الجنسية كرلة كرة أو خطر هيك مغنى ترسم للروابط كرلة كنيشكا يا بياغلة جنا للروابط كرلة كر فوق العادة خطرناك چون كرلة كرة 3 ساعتش بقرأ كز نازاني من نزانم چند باریش ليرة مستقيم تذكرم دا كخانوادقل لأمنية ابن كخانوادقل لآرامش ابن وبزان المناليان خريكة توشتد بهر حال بعضك سحر هز بعض السحر هز باعث في ريزي شديد اوي للجنة كمانع روابط زناشوئي مثبت أوي وأويت السبب جيائيا يا حتى السبب فرق لستهمت قالوا سوء زنقل كوابوغيان بعض السحر ما نزلت من نالت أفراد نزيق بنو بيك بعضك السحر ما نهز كنا علي كنيشكيك ازدواج بكات يا بعض السحر ما نز عن كوري قريك ازدواج بكات واقعا موافقنا إلى الروابط زناشوئية أصلا رحمة خاتان لبي أوانا وهانا محدودة أم تلفونا قوشيا كان يعني قشتي خاموش كان من خمتين خاموش كان چون أمواجك تأثير زم جيزة هر كسي هالا محدودة منها تا شعاع 1 متر أو لا تريش قوشيا كان يعني خاموش كان كبيان جنيد ياتشتي جنيد من خم خاموش مكرقو هرشي كيشتم خاموش كان چون أم جيزة هين أمواجي هنا كان قوشيا كان واتت هم محدودة وهر كسي دانيش رحمة خالبي لمولا هر كسي لم محدودة دانيش خاموشي كان خب إما بعض السحر ما نكرك ما نع الروابط قال كبيت كمن تكخو ما تماسي عن كركو لبر أواس سعي ما نكر ريحلي نجاتي عن بيجين من بو أما وتم أفرادي لك ما نكرك رقية خين
أفراد قالك من قرأك كأحاديث صحيح وآية قال القرآن بخينه لبان مردمه بو نجاتيان لمشكلة ولي وتم باشترين ريحل أوسا با هسيل دروس نكينو كان ياو لدرو بيرين با هسيل دروس نكينو كان ياوك لدورك وبيرين كان ياوك آوي بو هسيلك من آوي بو كان ياوك آوي وشك بو هسيركيش من وشك بيت با كان ياوك لنا باقكي خمانا بمانوي هميشه دايم بيوت دواكم لخواهي قورا ام اهليت مانا بيباك نزيك مان كاتو با قرآن ونزيك مان كاتو بالدين كان ياوغل شفا بخش لدرون خمانو هر فرد بو خوي وهر خانواده بو خوي بيتي تا احتياج من نكفي بالديگران قل بيريني وبعض للراز قل خانوادگي من ببهانه رقية خوندن و دعاء خير كردن بو دفع الزرر قل جن و شياطين راز قل من بزانن وابين كان ياو بو خمان هل قلينين لدرونا دورانك جوتم دوراني كي فرس سخت نيه با بعض كارگل كين فرس سادس من ام جلسه لخدمتنا او جلسه كبعض آية القرآن مخوندو وتم مختار ام آية القرآن يك نفر اهل الضل يك نفر مخلص صادق يك نفر اهل الذكر يك نفر اهل الذكر مدام يك نفر اهل التقوى واختار اي خينتو او ينفر والسحري لكرياويت لسي حالة خارج نيه يا ناقهان بهوش أكفت كأو بهوش كفت جنك لحنجري وتتقصى كردن تعرف سؤالي لي برسي اجي تو كي شون هاتكي دقيق جواب آتو او مقرف تاري لتكاكري كي هناردكتي بوچا هاتكي وتي كيش هناردكتي فرا باور ناكي عزا هرمت جنك وتي والله فلانكس هناردقمية فورا عزا باوركي شون قاهن اوان كاريان ايجاد دجمني لبيني انسان قلا باور ناكم بالجن وشياطين كيني هرشي منو انسان يعني هز وقرك يعني دجمني وكان لبيني ما قال ميك الصدر صد يقين من بي واسه بظن وقمان مؤمن دروس نيه تك مؤمن الرفتارك يا تكسك بناو مسلمان مشهوره دروس نسو اذن بوين اجتنبوا كثيرا من الظن ان بعض الظن اثم لفريق لقمان قال دوري بقرن شون بعزق لقمان قال قناها بعزق لقناه قال لبر محفوظ بون لبعزق لزنقل كقناهاش لفري لزنقل دوري بقرين ام جار طرف ابرسي سؤالي لي ابرسي چون هاتكي چون نهاتكي كي امكاريه كرغا عادي او السحريانه كرغا حاله كينه قاهن واختار طرفك ماهر بيت ماهر من كما حد اقلت وانا بجم تاوجيك من اشنامز او ماهره ومن لكتيوغلا خصوصيتكاني مخوندق سو جنفتك مانا لجوان روان نية اسمان غير ماهر ماناس كخاصة باشا ولا نية لو حد مسلتا نية لو حد ولا باشا بعض براقل لجوان روان يخوينو خوان كرقل باشا خاصا قاهنش موفق بوغنو واقعا تواني جانا بعض خانواد قل بعض مشكلات نجات بن ولا واقعا افراد قل كي تايبت اهل علم آقاه شارزا بمجته چل قرآن چل سنت چل فتوای علماء قل مطرح لدنیای اسلاما چل گذشته چل عیسی والرأي ونظركان يعني بايد افرادي لكي اوامانا بحد اقل وكو چون پزشكي لك من هز بو مداواي درد قل مردم بعض معلومات جزئي خوان بيزانين لبهداشت عمومي يا وكو چون بعض كتيو قل هز دكتور براي همه بعض چدقل بعنوان بهداشت عمومي يا پزشكي كي فرق لسطحي خانوادگی بو بعضی بیماری گلی جزئی بیزانین اما ضرورت گشتمان بیزانین بو جریانی سحر و دعاوشتیش خمان لحدی که عمومیه باشه بیزانین ولی واقعا افراد گلی که توانمند من گره که لشون گلی که وا گیره کین خمان ناتوانین ام افراد گله هم عالم بمعنای قرآنی و سنتیه کی هم لخواترس واقعا اهل دل واقعا مؤثر واقعا توانمند بون كمردم مراجعيان بيبكات بو حلي مشكلاتي خوان اويج نهر وقتنا وقتك كمزاحم الزندگيان بيتو آرامش لخوان وخانواديان السلب كانوا لجياي بو حبو برطرف كردن مشكلات خوان دها مشكل بنا سر او خانوادا كبوغمانا چون خوتان باش زانن مردم تا خوي لخوشيا بيت لخوشيا كي خوي باش كسنا وقتی اکفیت سختی اکفیت بیر بعض کس کرد
ئەچێ بۆ شماڵ کەیفەکە، ئەچێ بۆ کیش کەیفەکە، ئەچێ بۆ شاهۆ کەیفەکە، تەک خانوادەیە ئەچێ کەواوەخوا کەیفەکە، نازانم هەرچی خۆشیگەن خۆی گشتی بۆ خۆیە، گشتی بۆ خۆی. سەختیکی گیرەکە پێ ئەو مۆقع ئەکەفێتە بیر ئەو بەندەخوا ئەی ڕاستی ئەتوانێ مشکڵەکەم حەلکە. گاهەنیش لە بیری ئەچێ خۆی مشکڵەکەی بۆی پێشهات کە مراجعاکە بەتەرەف لەو ڕۆژە لەوە چێ زیاتر لە 20 نەفەر 30 نەفەر مراجعی کردوێ پێ. ئەگەر خاسی جواو تەلەفۆنی ناتەوە، خاسی جواو پەیامی ناتەوە، عەزا ناڕەحەت ئەوەن یانێ چۆنە کردگەوە جۆرە ئەی مەگەر تۆ ناوت دین نییە، ناوت عالم نییە، ناوت ئەمە نییە، مەگەر تۆ قسە ناکەی، یانێ چە ئێمە پەیام ئەنێرین جواو نایێتەوە، یانێ چە ئێمە زەنگاین جواو نایێتەوە. دەی کاکە گیان تۆ لە تەواو عومردا ئەم جارە کەفتیدە بیر من، هەر وەکو تۆ ئیمڕۆژ 50 نەفەر کە بکەسە بیر من، دەی من زەرفیەت چەندێک مەس جوابمەوە، زەرفیەت چەندێک مەس، نە ئەمە شغڵمە، نە بۆ شغڵیش ئەشێ، نە ئەو نیشە وەخت مەز، ژنم هەز، مناڵم هەز، کارە شخصی خۆم مەز، مراجعاتە بەعدی مەز واقعاً پێیان ناگەیم. ولی تو وەکە زانی ئەو ڕۆژە فقط خۆت زەمو داگە، ئەو ڕۆژە وەکە زانی فقط خۆت چون فقط مشکڵت بوو کە بگی دەزە بیر من، منیش کە لەسەر بەخاترە فشارگە لە مشکڵات سەر شلۆقیگە نەمتوانیگە ناڕەحەت ئەوی وەکە زانی من کۆتاییم کردگە، من بێمەحەلیم کردگە، واقعاً وانە بوو. بە هەر حاڵ تەرەف دوعاکان ئێمە ئەفرادێکمان گەرەکە بۆ ئەم کارە. ئیسا ئەگەر ئەفرادێکی ماهر هات ئەم دوعایە خوێندەوە، ئەگەر تەرەف تەک جنیەکە قسە ئەکات و موافق ئەوێت ئەو جنە لە بەدەن دەرکات، ولی خۆ ئەمە دەری کرد مەگەر جارێ توانی وارد بەدەن بێت، جارێکی تر ئاسانتر نایە. جارێ توانی واردە ئەم بەدەن تەرەفە بێت، ڕەحەت نییە جارێ دووم و سێوم و چوارمیش بێت. پس باید تەرەف خۆی قەلعەیەک بۆ خۆی دروستکە، ئەسبابگەلێکی محافەزەتی و پیشگیری بۆ خۆی دروست کات کە جن و شایەتین ئەزیەتی نەکەن. ئەگەر یەک بار توانیان واردە بەدەنی بن، بارە دوومیش ئەوە هات و دێمە چەندێک بانکەمە ئەمەکە تخوا لە بەدەنم دەریکە، بانکەم ئەوەکە تخوا لە بەدەنم دەریکە، دێ هات و کاورا مرد، هات و کاورا چوو بۆ مسافرە، هات و کاورا وەختینەوە. ئەمە جەریانی هەسێڵە کەس وا لە کانیاوی دوور لە باخەکە ئاوی بۆ تێرم، دێ بۆچە کانیاوەکە لەناو خۆمە هەڵنەقڵێنم، بۆچە کارێ نەکەم ئیتر مراجعە نەکەم بە دیگەران و وەختی دیگەرانیش فرە بگرم، بۆ دانانیشم بەو چتانەوە جن و شەیاتین ڕاو ئەنن، بۆچە هەر ئەوانە لە ڕۆژە ئەنجامی نام تا ڕاوی بنم. ئەم ئاغا چەی خوێندەوە ڕاوی نییە، ئەم ئاغا چەی کردووە ئەوە زەعیف بوو، غێرە ئەوە بوو ئایەگە لە قورئانی خوێندەوە چەنی توولی کیشە یەی سەعات. دێمن لەم جەلەسە بازە زکرگەنی سابت بە کتاب و سنەتان بۆیژم 15 دقیقەش لە ڕۆژە نیم سەعات توول ناکێشە، سوح و ئێوارانە بیخوێنەرە و هیچ سەفای ئیمانیەکە ڕۆژ بە ڕۆژ نزیکەوینەوە بەخوا ڕێک پەناهگاهێکمان بۆ دروست ئەکات و سەپەڕێکمان بۆ دروست ئەکا بۆ نفوزە هەر نیرویەکی شەروریە جن و نیروی شەروریە ئێنسیش تازم. ئەو کارگەلەوە ڕەسوول عەلەیهی سەلات وسەلام ئەکرد. من گاهەن فرە لەلام عەجیب بوو بەعزی چتگەل لە زندگی ڕەسوول عەلەیهی سەلات وسەلام. تاشان مەکرد پێغەمبەر خوا عەلەیهی سەلات وسەلام فرە موقع تەنیا و ئەم حەمکە دوژمنە منافقی بوو، دوژمنگەل لە منافقگەل یەهود مەسیحی ئیمپەراتوریە ئێران گشتی ڕاحەت ئەخەف کەسانی کە بیبیداری خوددا باوەڕدارند ئاسوودە میخابند. ولی چۆن خۆی خاتە قەلعەی محافزەتە خوا دەی ئیتر زەرەرێک ئەگەی بە من مەخلوقاتە ئەڵڵا کە من سپەڕێک لە ئەڵڵا و لە زیکرگە لە مرتبط لە تەک ئەڵڵام دروست کردگە زەرەر بگەی بە من نە مطمئن بنوانیە. پس ئەم تەرەفە ئەگەر جنەکە دەرچوو باشە، ولی خۆمە دەرچوو چەی پێکەی ئەی زکرەکان خۆت ئیتر دووبایت مەسیر زندگیت ئەوەی وا لەبەر دوو خوا تووشت بوو بە نزیک بوونەوە بەخوا ئەم سوباتە ئەدامە پێیاکە. وتمان جن و شایەتین لە چوار حاڵەتە ئەتوانن واردە بەدەنە بەشەر بن. یەکێک لە ترس شەدید، یەکێک لە شەهەوات تحریکات جنسی شەدید، یەکێک لە ئەسەبانیەت شەدید و یەکێک لە غەفڵەت شەدید. ئەوە نییە ئەوانیش ڕەحەت بتوانن هەر کاری مێلیانە بیکەن، مەگەر
ویروس وارد بدن ئەوێ فۆرەن تاثیر خۆی دائەنێت؟ ئایا نەباید لە جێگەی مناسب خۆیان و لە زەمانە مناسب خۆیان قرار بگرێت تا تاثیرکە؟ سیستم کل کائنات واسە باید زعفێک بێت بۆ نفوذ بێگانەیەک، باید دەرگای ماڵەکە و خاص قوفڵ نەکردوێت تا دزێ بێت، یا قوفڵگەلە متەناسب لە تەک مدەڕن بوونە دزگەلت لێ نەداگەوا دزەکەتێت. ئەگەر دزگەل مدەڕن و پیشڕەفتن قوفڵی ماڵت مدەڕن و پیشڕەفتە. ئەگەر دزەکان زەعیف قوفڵگەلی زەعیفیش کار خۆی کات. دشمن شناسی فرە مهمە لە تەک خۆشناسیە. خۆت باش بناسە دژمنت بناسە، بزانە مدەڕنە مدەڕ نییە زەعیفە چەس. لەبەر ئەوە ئەگەر تەرەف جنەکەی لە بەدەن دەرکرد خۆ الحەمدولێللا تەرەف بەعزێک چتگەل هەست کە لەم جەلەسا ئێژمی لە خزمەتانە ئەنجامی ئان ئیتر نەجاتانەوێ لە وەزعیەتە مطمئن بن. ئەگەر هاتوو جنەکە لە بەدەن تەرەف بێهۆش نەکە فەقەت ڕەعشەیە لێ وارد بەدەنی بوو، ئەمە نیشانەی ئەوەسە یا ئەو جنە فەوق العادە قودرەتمەندە، یا ئەو جنە فرە تەوانمەندە، یا بەرعەکس. ئەم یەک نەفەرەوە دوعاکان ئەخوێنێت مشکڵی هەست، فرە قەوی نییە، فرە تەوانمەند نییە، یا زعف یا قدرت ها لە ئەو جنە، یا قدرت زعف ها لە ئەم یە نەفەرە. بە هەر حاڵ وەختێک وە جۆرە بوو باید بۆ مدەتە هەفتەیەک، 3 ڕۆژ، هەفتەیەک، 40 شەو تەوسیەگەلێک بە تلاوەتە قورئان، بەعزێ سوورەگەل، بەعزێ زەکرگەل، هەمیشە بە دەست و نوێژەوە بێت، نوێژەکانی تا حەدە ممکن سعی بکات لە وەخت خۆیان بیخوێنێت، نوێژی نەفەوتێت. زەکرگەلێکە لە خزمەتتانە عەرز یەکەم، دوای 40 شەو ئەگەر ئەحساسە ئارامشی کرد باشە، هەرە مەسیر خۆی ئەدامە بایتر. ئەوەی وا من بە وەسیلەی ئەم زکر و دوعا زەرەرم لێ لاچوو بۆچە ئەدامەی نام خەیر و شەڕی لێم لا برد بۆچە وێڵی کەمیتر؟ ئەگەر قەرار بووگە جارێک هات کە عەزیەتمی کردگە جارە دوومیش ناتوانێ، پس ئەم زکرگەلە ئەدامە ئام. ئەگەریش هیچێک زاهر نەبوو هەر تەوسیەی پێ ئەەکەی بە ئەو زکر و دوعاگەلە شاید واقعاً قەوی بوو، واقعاً شاید قەوی بوو، شاید توانمەند بووی ئەو جنە. تۆ زەعیفیکە، زەعیف بە زکر زەعیفیکە، بە زکر خۆت قەویەکەی. فەذکورونی ئەذکورکم، فەذکورونی ئەذکورکم. ئینسان بە یادخوا قەوی ئەوێت، بە متصل بوون بە منبع قدرەتمەند ئەوێت. یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله. مردم نەدارن بەرەو لای خوا بچن تا دەوڵەمەند بنەوە. خلق الإنسان ضعيفا، إنسان ضعيف دروست کریاگە. خلق الإنسان هلوعا، إنسان بێقەرار و دوور لە ئارامش جۆرێکە وەختی موسیبەتە تێتە ملیا سەبر و تەحەموڵ خۆشیک تێ زەوق زەدە ئەوەی مووی سەری ڕاست ئەوێتەوە زەرفیەتی نییە. ئینسان زەرفیەتی سەختی و خۆشی نییە إلا المصلين. بعضی خصلات ذکرەکە هەر کەس ئەم خصلەتەی لێ بێت یا لە زەعف دەرەچێت. لەبەر ئەوە مرتب ئەمانە ئەنجامە تا قەوی ئەوی. تۆ قەوی ئەوی ئەو زەعیفەوێ. زەعف من و تۆ کە تێنە ئێژن بەدەنێکە وا قەویە میکرۆب و ویروسگەل کەم کاری تیاکەن. کەورە هەست بەدەنی قەویە سەرماخوردگیەک ئەگەری 2 ڕۆژە فۆرەن خاسەوێت و کەورە هەر بایەک ئالێ فەورەن 10 ڕۆژ هەلە جێگا 10 ڕۆژ هەر بایە ئالێ. لە تاوسانانیشە حمامەکە ئەشت بێتە دەرەو پەلەپەل ڕاکە پەتوی باتە خۆیە. بەدەنگەل فەرقەکە. بەدەنی قەوی کەم چتی منفی، هەتا بۆ چاوەکە مەگەن نەمانوت بعضی کەسگەل نیروگەلی موسبەتت چاو یا هەر تاسیری تیانەکە یا فرە زەعیف تاسیری تیاکە. هەروەکو چون بعضی کەس چاوی قەویە، بعضی کەس چاوی زەعیفە. لە دنیایش هەست منە قدرەت بەدەنی بعضێک فرەز بعضێک کەمە. ئایسە من دانیشم 1000 تەمرینیش کەم و 1000 خۆمیش بکوژم هیچ موقع نامە قەویترین مەردانە ئێران، چون زەرفیەتم نییە. هەر قەویترین مەردانە جوان ڕۆیش. باید ئستعدادەکە بوێت. استعداد بوو کارۆ لە تەکیاکە دەچیتە بەرەو. بعضێک کەس قەویە، بعضێک کەس زەعیفە. دانیشم سوحتاوەرە خۆم بکوژم ناتوانم خەتم وەکو خەتاتەکان بێ. بعضش ذاتاً توانایی گەلێکە ها لە وجودی تەرەفە و بعضێکیش زەعف گەلێکە ها لە وجودی تەرەفە. زەعفەکانە کردێ بۆ وسیلە چتێ لە بەرتەرەف بکەین.
بهر حال أم تعاقل أخواني توبو نجاته بي ولي أويوا حساس ومهم بومن لخزمتنا عرضي كان بخم أوسا بينو كان ياوكل لنا والزندگي خمان وخانوادي خمانا بيت دورانك فرقك وكو حفتي لموبر وحفتي إلى لموبر شارم فكرقا بعض الذكر قال هس فير بن فير كورا داني شي مناو ما نزل مدرسة رجل منال قال هلا سر كلاسي ابتدائية وتيان قراني بيجين اتمادي قراني بيجين زيك هاي 15 دقيقة أم منال قال الشعر يعني الرزداقة الشعري قراني دو نفري أم ايسندو أو ايسندو أو ايسندو أو ايسندو 15 دقيقة شعري قراني هيش قاهن كلماتك حالي توباليشي تابو من على كان خوان بتشوفون حاليا ناو شيرتيا ولا امخو ازانين شيرتيا ولا تبالج يا او 15 دقيقه خوش دانش كقراني فير بو هلا من على كان ما فيريان كان او ذكر قال مدام بخينا فيريان كان بيجن رولا جان بيخينا هلا من على عادت يعني بين خو مانيش عادت بين كان يا وقال دلون خو من على قلينين او دعاء قال ولا خدمتنا اشاره كرت او ايه قال القران كلنا وبعض كتير قال شوا ترجمة إيش بقول سوى هالحس أو آية القرآن استفادة كان بحر نوع سحرك بعض السحر هس خوراكي أين بشر هي كان ناو دو ناو شاي ناو ماس سيفك كيلو مني ميوس إيوا بولا كاوراي تلسم نوس تلسمي إخواني تبيعوا آيات ترف إخوة كاركاد لباني أم أفرادي غالبا معدة إيشيان هس لتك بريشاني الذهن وبريشاني خوا بريشاني الذهن بريشاني خو ومعديشان إيشكا ولش أسر ببعض وشوقل ببعض أم سينيانا تحن أوي فشاري بوتن أم أفراد قلا كدعايان لكرياغا باشتري بغزا دعايان لكرياغا باشتري أوسا ليوان شربت هنوين يا ليوان آو بيرن أو سورة قال واوتمان بيخينة مليا هناسي دبي بچتا ناو أو وبناو خواهي قورة بسم الله بيخواد روج دوسي بار أمكاربكا خود بخود حالة استفراغ وبيد ساعت حالة استفراغيش وبيد سيدا قاهن استفراغكا قاهن استفراغناكا استفراغكا أقل لحالة رش وزرد بو أما أميد هس كيتر أسري دعاك برطرف بوت چون بدون هیچ دلیل مسنون بوده تا استفراغ هیچ دلیلی کی نیه ام آیه قال أخواني حالة تهوع وبيدسا وقت ام دعاء أخواني حالة تهوعي هز لبر أو أتوانن ام كاربكن من قديم ام تتلمه بخرافات ودرو أزاني تا ام كتب قلبه مطالعه کرد و امان مچاو پێکەفت و CD ئاوەکە واوتم بەحسی لێ ئەکرد CD ئاوەکە وا بەحسی لێ ئەکرد متوجه بووم بەڵێ واقعا ئاو هەرچی موجودە وئین من شەیء إلا يسبح بحمده هەرچی شتە تەسبیحی خوا ئەکات و ئەتوانێت مادام تەسبیحی خوا ئەکات ناو خوا و یاد خوا تەئسیرەکات لەسەری خو بهر حال سعي كادن باورنو اتواني طرف دعاء بخينه اتواني طرف ام ذكر بكات طرف اتواني ام ليوان او بقري ام دعاء قلبك حتما باذن خوي قوره تاثيرك هاد لسريا هدفيش قرانا وسبو خوي بولاي خوي رب العالمين شتيت الوام حفتى قرك مانو بحثي لكن بحثي بستنبو واقعا بعضك افرادهن لموقع ازدواجي انا موفقناون أخو تواشا كان ضعف جنسي من ناتواني جنسي من هز تك ضعف الزود انزالي من هز تك بستن من هز أما نوا واصطلاح أو ترجد أما نوا اصطلاحا أو ترجد هالجنيان قال لي الدوري كرو قشتي هم قربي وبشوني كتر هربي خخوارو براكو هل بيخدوين وخاونا كانين بنا بستن وعربي بيجن ربط يا عقد چون بعض مجرد منهاتيات
حەز ناکەم فرە بازیکەم و لە حاز علمیەکەی و چون مطالعەیشم کرد لە حازی علمیەکەی و کە ئەسن ڕەوابەتی جنسی چۆن شکڵ ئەگرێت چە لە پیاگات چە لە ژنە فرە حەز ناکەم هەرچەند لازم و زەرورە وتنەکەی هەرچەند وتە مناڵگەلیش ئەزانن وەێ با ئێمە شتێک نەژین کە زێهنە بازی کەسگەلوانەیان زانیگە مەشغوڵ بێ بەم شتێلە تەواشا کە بعضی ئەفراد هەست واقعا ناتوانی جنسیان هەست هیچ ڕەبتی نییە چە لە لای ژنیانە بن چە لە لای ژنیانانەون واقعا ناتوانی جنسیان هەست ناتوانی جنسیەکەیشیان یا لەبەر زەعفە بەدەنیانە یا لەبەر ئەنواع بیماری گەلێکەوە ها لە وجودیانە ئەمانە مراجعەکەن بە دکتۆر یا ئەو زەعفە و ناتوانیە بە وەسیلەی غەزا بەرتەرەف ئەوێ بەعضێ غەزاگەل کە قودرەتی جنسی ئەواتەبان ئەتوانن استفادەی لێ بکەن وەلێ ئەم بەستنە فەردەکە هیچ مشکڵێکی نییە فەردەکە تابەر لەوە گەرەکی بێ ڕەوابەتی جنسی بەرقەرار کاتەک خانمیە سەرحاڵە سەرحاڵ تەواوە حاڵەتەی عادیە یەک ئینسان کە تحریکات جنسی هەسی تەواو ولی بمەحزی ئەمەیە کە قەستی ڕەوابەتی جنسی هەز ناتوانێت ئەسڵ هیچ زەعیف خۆیشی ئەزانێ ئەی خوایە بۆچە واوە من تا 10 سانیە لەمەوبەر خۆ سەرحاڵ و تا هێشتا قەستم نەوەگە ئەم کارە بکەم خۆ سەرحاڵ و ئایتە چەم لێ قۆمیە ئەمە ئیتر تەواشا ئەەکەی هیچ دلیلێکی معقوڵی علمی و پزیشکی نییە چون تەرەف هیچ مشکلێکی نییە لە ژنەکەیشی ناترسێت تا بێژە ئستراب و ترسیش باعث بەعض چتگەل بووگە هیچ مشکلێک ئیحساس ناکا لە خۆیان هیچ ناتوانی ئیحساس ناکا گاهن تەرەف ئەسڵ ڕۆستەمە دەستانێکە لە قودرەت بەدەنیە گاهن تەرەف هەر مشکلی نەوگە لەمەوبەر هەر مشکلی نەوگە ئەسڵن ناگەهان لە مدەتێکە مشکل پێیاکە ئەی خوا من ڕازەکەی چەز ڕازەکەی ئەکرگێت کە بەستن بێ یا وەختەز کەنیشکێک ئەزدەواج ئەکا بە کوڕێکی تر خاستەگارێکی تر حەز ناکە یا کوڕێک ژنێک ئەخوازێ کەنیشکێکی تر خۆش یادکە لەم کوڕە حەز ناکە یا ئەسڵ خانەوادەیەک بووگن بەدخواه دوو تەرەف کینەنس لەناو بەشەرە فەراوانە ئەچێ بۆ لایەکێ لەو دوعا نووسگەلە و تەلسم نووسگەلە ئێژە کارێکە ئەسڵ ئەم کوڕە خەجاڵەت زەدە بێت چون بەداخەوە لەناو فەرهەنگە جاهیلی و عشایر و کوردەواری خۆمانە چون مفەسەڵ بەحسمان کرد باسی پێخەسوو ئەم جۆرە شتێلمانە گشتی وت لە مزگەوتی ئیمام شافعی چەند ساڵ لەمەوبەر بەخاتر گاهن تەوجیهی عەقلیش بووگە من ناژم تەوجیهی عەقلیشی بووگە وەلێ لە فەزای ئیمڕۆژای تر تەوجیهی عەقلی نییە ئەم قضیە پێخەسوو و بەزم و بساتێ لەوا بووە کە گاهن فوق العادە تەوهین ئامیز و زەد دینیش بووگە زەد ئەخلاقیش بووگە کردگمانە ئەم تەرەفە ئەچن بۆ لای ئەو تەرەفە ئێژن ئاغا ئەم یە نەفەرە نەمان گەرەکە توانایی پێیان گەرەکمانە خەجاڵەت زەدە بێت ڕسوا بێت موفق نەوێ ئەم کارە بکات چون بەداخەوە لە ناو جامعەی جاهیلیەت زەدەی قەدیم خۆمانە ئەوەڵ شەوی ئەزدەواج نیشانەی پیاوەتی بووە ئەوەڵ شەوی ئەزدەواج نیشانەی پیاوەتی و مەردانەگیە تەرەف بووە فەرهەنگی جاهیلی تەرەف ئەچێژە با خەجاڵەت زەدە بێت ئەوێنی ئەم بەندەخوا واقعا موفق ناوێ ڕۆژێ دوو ڕۆژ سێ من ڕەفیقێکی خۆمان ڕۆژێ هات بۆ لام و حاڵەتێکی فرە پەژارە ناڕەحەت وتی فڵانە کەس 3 ساڵە زەماوەنم کردگە هێشتای موفق نەبووگم ڕەوابەتێکی جنسیم بێ 3 ساڵە بارها بە ژنەکەیشم دوای مانگوتم فڵانە کەس با جیابین و لە یەک ئەوسە من ئەم زعفمە ئەز نازانم چارگەکەم مثلا دکتۆر چووم ئەم لا چووم ئەو لا چووم ئەمە کەوتیان دوعا بخوێنێ ئەوە کەوتیان دوعا بخوێنێ چووم هیچ مشکڵێکم هیچ کەسیشێکی بۆم نەکرد چوومە تاران چوومە ئەملا چوومە ئەولا نازانم تەقویەتیان کرد وەرزشیان بۆمدا هیچێک من مشکلم نییە مشکلم ئەوسە گەرەکم ڕەوابەت جنسیم بێ ناتوانم هەر ئەو مشکڵمان جسمیش مشکڵێکم نەڕاستی شەکر واقعا جسمیش مشکڵێکی نخێرە سەرحاڵ و تەنومەندیشم دەی بەندەخوا هاتووتی تر ئەفسردە بووگم هەم واقعا ئەفسردە بووگم خەریکم حاڵەتە ئەیتر خراوێگە پێم دەسا هەرچی وەژنەکەی شەژم لە یەک جیابین و خۆشی تێ لە منجێنە قەینا فڵان کرد من تا ئاخر عمریشم حازرم لە تەکتوا دانیشم هیچێک نەکەین فقط بە یەکەوە بژین تا دوای ئەمری هەروە ئەوە وەفادار و باسەفە تا خلاصە ئێمەش با تەوجە بازە تەجروبەگەلمان و بازە شتگەلمان بۆ تەوسیە کرد و فرە ئیسرارم کرد لەسەری کە ئەم کارێ لە ئەنجام بات و دەی وڵات شکر بخوا چاوم پێ نەکەفتەوەی تر تا دوای 3 مانگ 4 مانگ چە هاتەوە بە خۆشحاڵی کەوتی فڵانە کەس وڵا گەرەکم و گەر بێم چاوم پێ بکەفێ الحەمدولله خانمم حامڵەس و
باردار بووگە و دۆر نزیکە شاید مدەتێکی فرەیشەوێت وەزعی حەمڵیان کردگە و مناڵێکی سەحیح و سالمیش خوا داگێپیان. ئەمانە نمونەیەکی عەمەڵی یا زەنگیان داگە لە من کا یەحیا من ئەزدەواجم کردگە مشکڵ مەس بخوا نازانم چێ بکەم خەریکە شێت ئەوم تەواو. جا ئەمە گاهەن لە ژنا هەست گاهەن لە پیاگە گاهەن پیاگە هیچ مشکڵێکی نییە ژنەکە مشکڵی هەست. بەندەخوای تەک منە تەماسی کرد وتی ئەسەن ژنەکەم حاڵەتێکی عەجیبی هەست بە من ئێژێت فڵانە کەس ئەچی ژنت دووم ئەخوازی ژنت سێوم ئەخوازی هەرچی ئەەکەی بکە فەقەت نزیک من مەوەرە هەرچی ئەەکەی بکە تەواو. ئەم شتێلەوە لە دنیای واقعیمانە وجودی هەست تەخەیول نییە. لەبەر ئەوە تەرەفێکی بۆ دکتۆرا خود من هەمیشە پیشنهاد دەکەم ژم ئازان نەیوێینە سەر شتێلی ماوەڕایی لەبەر ئەوە نەچیمە ناو بەعزە دنیای خورافات لەبەرا بچین بە ئەسبابگە لە مادی ناڕەحەتی کەس واقعا بچۆ بۆ لای دکتۆرێکی متەخەسیسی سابقەدارە خۆش تەشخیص خۆش دەرمان کە خۆش ناویشە بچۆ بۆ لای بۆ ناڕەحەتیەکانە بچۆ بۆ لای. ئەگەر دیت بەرتەرەف نەبوو و نیشانە و عەلائمەکانی جزئی ئەم نیشانە و عەلائم گەلەسە کەوا وتریاگە بۆ جن و شەیاتین ئەو موقع بچۆ بۆ لای ئەفرادێکی فەردێکی تەوانمەند قابل ئاعتماد باشتر واسە خۆت دانیشی ئەم کارە بکەیت باشتر واسە خۆت کار بکەیت ولی چون فرە دوور بووگین لەخوا غاڵبەن ئێمە کەم لەم زەمینەگەلا تەلاش ئەەکەین چون کەم تەلاش ئەەکەین و باوەڕمان بە خۆمانی مۆفەق ناوین. لەبەرەوە تەرەف ئەگەر وابوو دەقیقەن هەرم کارێ لە بکات دەقیقەن ئەتوانێت شڕۆ بکا بە ئەو زکر و دوعاگەلە واوتمان یا لەبانە ئاوە و خۆی بیخواتەوە بیاتە ژنی یا ئەگەر ئاونە و خۆیش بیخواتەوە دوو سێ سەعاتێک بەر لە ڕەوابەتەکەی ئەو زکر و دوعاگەلە بە تەمەرکۆزە و دەست و نوێژ بگرێت دوور کات نوێژ خوێنێت بە تەمەرکۆزە و بیخوێنێت وەلەو لایشە نزیکە هەفتەیە بۆ خۆی ئەم کارە بکایتر هەفتەیەک دوای هەرچی نوێژیە و بەر لە خەو ئەو زکرگەلە بکات کەیسە لە خزمەتانە جەموجۆری ئەەکەم ئەوەی وا لە ئەحادیث و ئایەگەر قورئانە سەحیحاتکە لە خزمەتانە ئێژمیتە هەر فەردێ بۆ خۆی دوای نوێژەکانی بیخوێنێتەوە. من لە توولی ئەم مدەدا کە ئەم جەریانی سحر و دوعاهات فرێ ئەفراد مراجعەیانە کرد ئەوە مراجعەیانەکەیتر گاهەن مەجبورین قسەکەین کەمێکیش حاڵم خاستنە و واقعا ئەوە مەشغوڵ ئەوین خوێن لە قڕگم ئاهات تەرەفەکان ئەوە مراجعەیانە کرد ئەوە شەدید و مشکڵیان بوو واقعا دووچارە ناڕەحەتیی شەدید خانوادگی بوون لەم زەمینەوە ڕاهنمایی لێکمانە کرد هەرچەند ئەمزانی ئەسڵ واسە کە کانیاوەکە لە دەروونە هەڵقوڵێنیت هەر کەسێ بۆ خۆی لە ناو خانوادەی خۆیان بە هەر حاڵ ئەو زکر و دوعاگەلە هەس بیخوێنن بۆ نەجات لەو سەحرگەلە کەیتر با من فرە ئەم جەلسەیتر یەکسەرە تەواوی کەمە چەند بەحس فرەس ولی حەز ناکەم بیتر گەرەکم تەواوی کەن. برایلی عەزیز قورئان شەفاس جەمبەندی کولی قورئان شەفاس بۆ عەقڵمان بۆ تەسەوڕات و ئەندیشە و فکرمان بۆ خولق و خۆ چۆن زندگی کردنمان ئیتریشم چۆن زندگی کردن بە گشتیە هەر لە ڕۆژێکەوە مناڵمان ئەوێت بۆ ڕەوابط جنسی بۆ هەرچی چتمان بۆ دەستشوی ئەچی ئێمە زکرمان هەست چۆن چیتە دەستشوی لە دەرەو دەستشوی تیتە دەرەو بەرنامەمان هەست کەسێ بۆ دەستشوی چوونێکی ئاوا بەرنامەی دانیاگە بۆ چتانە مهمە کەلانە اقتصادی و سیاسی بەرنامەی دانەنیاگە خوای خالق بەشەر بە تەواو پیچیدگیەکانی هەرچی چتیە دانیاگە بۆ من و تۆ ئێمەی خەڵق کردگە بەرنامەی ئەم قورئان و ئەنبیا بۆ چ ئەنێرە دەیمەگەر ئەمیشی وەمن ڕەحمەتیهی ئەمە نیشانە ڕەحمەتی بێوێنەی خوای ڕەب العالەمین ئێمەی هەروە وێڵ نەکردەوە خۆمانەوە بە عەقڵ خۆمان بە ئازمایش و خەتا بچینە بەرەوە ها عەقڵە بەشەر چاکە ها عەقڵە بەشەر ئاغا شتێکمان اختراع کردگە پێژن کود شیمیایی کورە لە کودە حیوانی ماڵە ئەی خەیتە بێخ ئەم خەیارە ئەوسا وە پەین و کودی حیوانی و دەر ڕۆژ ئەگەیە سەمەر ماڵە ئەم کودا خەیتە بێخی 24 ساعتە ئەم خەیارە ئەم تەماتە فۆرە نەگەینێتە سەمەر کورە بەشەر نازانی چاگە کورە بەشەر عقلی بەشەر تەواشاگە کورە ئازاڵ زەدەمەوە کورە کەمجی قەڵدانمەوە ئەم کودە گەنمەکە و زوو ڕشت پێ خەلە و خەرمان و زیە وەلێ مەوادی شیمیایی لە ناو خەیارەکە دەردەها دەرداتە ملتا
زەوق زەدە مەوە بە عەقڵەکەوە وەڵام مامرێک وا وە ساڵێ پێ ئەگەی وە چل شەو پێ ئەگەینی وە چل شەو پێ ئەگەینی بزانە چی بەدبەختیگەل و دەردگەلی زیاکە مامرێک قەدیم ڕۆژە دنکێ هێلکەکەریسە ڕۆژێک چوار هێلکەکە دەی مە ڕۆ بزانە چ هاناو هێلکەکەیە زەوق زەدە بەچەی بە عەقڵە خۆت هیچت نەهێشتە و ئەگەر بزانی ئەمریکا و چەندی پیشڕەفتەز ئەوە کارخانەی هاتیە دێ کارخانەی هاتیە بزانن خود محققین ئێژن تەنیا خودە ئەمریکا کەیتر واقعاً گەورەترین کشوەری تەکنۆلۆژی و پیشڕەفتەی دنیاست تەواشای بکە بە سوورەتە عام ئێژین تەواشای بکە ئێژن ئەم لایە ئۆزۆنەوە باعث بووگە ئەم گەرمیە هەوا ئیجاد بێت و وەکو قەدیم اختلالات جەوی ئای سەهاتکە فرێ فەسڵگەلامە کەی فەسڵی وەسە کەیتر هەر بەفر نەمێنێ لە کەژە بەرزەکانیشەوە ئێژن ئەم اختلالاتی ئاب و هەوایەوە ئیجاد بووگە لەبەر گەرمبوون زەویە ئەویش لەبەرچە لەبەر ئەو کارخانەگە لە مۆدەرنە ئەقڵە بەشەر سازە ئەی ماشاءالله لەم بەشەرە چەکە ئەی ماشاءالله لەم بەشەرە علمەکەی گەیگەسە کوێ فقط لە فکر ئەوا بوو چ دروستکە چون ئەقڵەکەی ئەحاتەی نەبوو بە کل لە بەشەر و نیازگە لە بەشەرە وەلێ ئەڵڵا کل لە بەشەر و نیازگە لە بەشەر کولەن خۆی داینیاگە هەر چیکوا لە تەبیعەتە داینیاگە یەک زەڕە زەرەر بۆ ئەوە کەتر ئیجاد ناکا وەڵا گەرەکمە کشاوەرزیەکەم فرە ڕشتکە دەی چاکەم وەڵا بێ هەرچی مشکە بیکوژە هەرچی مشکیانە لە بین برد و چە هەمکەی ئافات هات کورە دەیخوایەکەوە لە ناوم زەویان مشکی دانیاگە ئەوە تۆی قاتیت کردگە تۆی بەشەرە کەم جێقڵدان و مەغرور بە ئەقڵەخوەتی ئەم خوای گەورە گەریکە ڕەوەند تەبیعی زندگی تۆ بچێتە بەرەو ئارام بێ زەرەر تۆ گەرەکتە هەرچی مۆجوداتی کائناتە کە خوا بە نەفع من و تۆ دانیاگە گشتی بکوژی بۆ تەولیدت زیاکەی دەی تەولید و زیاکەن هەزاران ئافەتتر زیاکەی وەڵا لایەی ئۆزۆن بە خاتری ئەم گازگەلی گوڵخانەیە بە خاتری ئەم مەوادگەلەوە لە کارخانەگەل بەرز ئەوێتەوە لایەی ئۆزۆن لە فرە شوێنە نەماگە و چون نەماگە ئەشعەگە لە مۆزەڕە خوارتێتە بان زەوی ماشاء الله لە ئەڵڵا و ماشاء الله لە کەم جیقڵدانی و کەم زەرفیەتیە بەشەرە بۆ دەڕ کاکە بیان هەرچی خوا داینیاگە بۆ خێر و بەرەکەت من و تۆوە کەم جیقڵدان نەوین لۆلاوە شوێنی ئاوانەکەیت و 50 شوێن کاولەکەیتەوە مامرێک چل شەو ئەگەینی بە من چل نە 400 دەردم پێیا پێچینیت هێلکەیەک زوو ئێتە تاوێڵ من دەها دەردترم پێیا پێچینی چەند پێکەی بە شەری ساعت کە وەڵا فڵان چت مەکە وەڵا سایکەن بێڕۆنە تەبیعەت بە هاوزگەشتە بە تەبیعەت الحەمدولله وا بە شەری شەر متەوەجێ بوو بە هەر حاڵم ذکر و دعاگەرە لە خزمەتتان ئاژم سایکەن مدام بیخوێنێ مەخسن دوای نوێژەکانتان بۆ سوورەی حەمد ئاەیە حديث سورة حمد حديث مانس بو آية الكرسي قل والله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس أمانة ثابتا سعيب كان دواي هرچي نوشتان دواي هرچي نوشتانا نم قالك بيكم بيت قاعدة بو بيت بدعة جزاري بيكن عرفك دواي هرچي نجمانا بو كسلكي ناراحتي كي وايان تشخيص داقل أخوانا أم كارب كان وإلا هر موقع تري تواني للروجي شابي خويني باشا وإلا خو حديث صحيح ما ناس دواي نوجا كان نوج صح دواي هرشي نوجا آية الكرسي أما دواي هرشي نوجا آية الكرسي ثابتة قل والله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس دواي هرشي نوجا ثابتة فقط دواي نوجي الصح ودواي نوجي عشاء كي دواي نوجي الصح ودواي نوجي مغربي كي سجاري خويني قل والله أحد وقل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس وإلا آية الكرسي وقل هو الله أحد وقل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس دواي حرشي نوجا حديثي ثابت على السري بيخوينا والشيش برلخو آية الكرسي وقل والله أحد وقل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس يكي السجال ثابت بيخوينا حديثي صحيح مع ناس لا إله إلا الله وحده لا شريك له صدجا دواي نوج صح وحسيش من دمو مغرب دواي نوجي عصر صد جارتر بیخوێنن بزان چەندێ وەختەوات جارجار مناڵەکان مندانیشن بازی شەترەنجەکەن بە یەک و مناڵیشن نیم سعات نە یەک سعات بازیکی شەترەنجەکەن لاخرە بژێ من بردمەوە ئەو بردیەوە من بردەوە جارجار میوانمان تێ لە ئاشنا و ڕەفیق و چت دائنیشتە پاوەی شەترەنج ئەچنە ناو تەفەککوراوتە عەمیقا خەریکن کەشفیاتە عەجیب و غەریبەکەن بۆ بەشەر ئیسە کارم نییە بۆ بازیەکەیەوە
منزل سەر وەختەکەس گاهەن بووگە 2 ساعت مبارزەیان کردگەن بێژێ من بیومە ئەو بێژێ من لە ئاخریش بێژێ ئای بردمەوە ئەو دیدا کۆرە کێ زرم هەر فەقەت لەبەرەمە کێ زرم دیدە چەندێ زرم دیدە جبرانەوە دەفعەکەم لێت کردە و خاست پێ هات ڕوت ڕەش بوو 2 ساعت دەی 100 دەفع لا إله إلا الله وحده لا شريك له بزانین چەت پێەکە ئەم زکرگە لە چەمان پێەکە ئارامشێکی تەوامان بۆ تێرێت ئەمانە تکرارکەنەوە بۆ کەسێکیشم ناڕەحەتی لە هەست ئەو بسم الله ئەرقیەکان واوتم بۆ چاو وبسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم ئەمانە تکرارکەنەوە من لەمانە زیاتر هیچ ناژم بافرە لەسەرتان توولانی نەوێ وەلێ هەر ئەم سوورەگە القورئانە و ئایەت الکورسیە بخوێنەوە کفایەتتان ئەکات لە فرە چ بکەیت با کانیاوەکە لە دەروون خۆمان و خانەوادەمانە هەڵقەڵێت و نەجاتمان بێت لە دەست فرەی لە زەرەرگەل و موسیبەتگەل باسی سحر دوعاکە خێلێ زیاتر لەمە بوو و گونجایشیشی لەمە زیاتر فرە بوو وەلە چون بەحسگەلێکی تریشمان هەست ئەشە بیکەین لەبەر ئەوە وەلێ با ئەم کانیاوە لە دەروونمانە هەڵقەڵێت ئەمە واقعیەتێکی هەست ئەوینن لە علمی ئیمڕۆژە بە فرەیەک لە ناڕەحەتیگەلێ وا لە تەرەف جن و شایەتینەوەتە ناوی ئەنە ئەفسۆردەگی تەواوە عەلائم جنزەدەگی بدون استثنا ناو کەسانێکەوە علمی ئیمڕۆژ پێژێ ئەفسۆردەگی وجودی هەست بدون استثنا وەلێ بەداخەوە بەشەر مەغرور بە عەقڵەکەی خۆی وەکەزانێ هیچی نەهێش کەسە و وەختی باسی جن و شایەتینی بۆ ئەەکەی ئینا خۆرافاتە ئینا خۆرافاتە ڕاستەکە دەی لە مەنبەع لە سەر چاوکەی وەحیەکە دوور کەفکەسەوە بۆچی نێژێ خۆرافاتە هاتکە بۆ لای سەر چاوکەی وەحیەکە لە ڕەحمەتەن للعالەمینەکە بۆ خۆی و بۆ بەشەر فەرمایشتی ژنەفتەکە بۆسە غاڵبەن ئەگەر نێژم گشتی چون تایزە خلافم نەدیگە ولی بۆ ناژم گشتی لەبەرەوە تعمیم نەرە غاڵبەن بان 90% زیاتریش ئەوانەوە ئێژن ئەفسردیگە تەواوە عەلا ئەم ناڕەحەتیگە لە جنزەدەگی و عەزیەت السحر و دوعا و ئەمانی هاتیە بەشکو خوای گەورە ئەهلیەتمان پێ بە بازگەشتێکی مبارەکمان بێتەوە بەرەو قورئان بەرەو خوای ڕەحمان و ڕەحیم لەژێر سێوەرە ڕەحمان و ڕەحیمی خوا ئەوەی وا جەلب مەسلەحەت و خەیرە بۆ زندگیمان بیگرین و ئەوەی وا دەفع فەساد و زەرەرە لە زندگیمان دووری ئەکاتەوە ئەو فەساد و زەرەرە ئەویش بگرین هەم جەلبی مەنفەعەتمان بێ هەم دەفعی زەرەرمان بێ کە ئارامش زندگیشیانێ ئەمە ئازام کەم چەند جەلسەگە لە فرە توولی کێشا فرە عەزیەت بوون فرە کەم تاقەت بوون هیپنۆتیزم